لە کۆتا سێ ڕۆژی هەڵمەتی هەڵبژاردندا مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری هەڵسا بەڕێخستن و ئامادەکردنی دوو تیمی بانگەشە، تیمێک تایبەت بە بازنەی 3 و تیمێک تایبەت بە بازنەی 4. عەبدوسار مەجید کاندیدی ژمارە 32 لە بازنەی 4 خۆرهەڵاتی هەولێر دەڵێت کۆمەڵ و کاندیدانی لەو پەڕی بەهێزیدان و دەشڵێت بەڵگەی بەهێزمان هەیە کە زۆربەی لایەنەکان بە پەلەقاژە کەوتون و درۆ و بوختان بۆ کۆمەڵ هەڵدەبەستن. هەست بە دڵخۆشی و فەرەحنایی و ینی بەرەکەتیشی گەورەی خوای دەکەم بۆ هەزار حەمد و سەنا بۆ خوا کە پێوە گەشتبینم بەڕاستی. بە پاشان نیشانەی دووەمی ئەوەیە ینی کە ئینشاڵڵا سەرکەوتنێکی گەورە بەڕێوەیە، ئەویش ئەوەیە تەماشا دەکەم هەموو لایەنەکان لێرە بۆ پەلەقاژە کەوتون، مەگەر چۆن دەنا هەمیان ینی پەلاماری کۆمەڵ دەدەن، پەلاماری کاندیدەکانی دەدەن، فلێکس و ڕسمەکان دەدەڕێنن، شتی ناخۆش دەنووسن، بوختان دەکەن، درۆ دەکەن. ئەم پێمە ئەمەش نیشانەیەکی کە ئینشاڵڵا کە کۆمەڵ بەهێزە و تەماشا دەکەن خەڵکی زەماوەریشی زۆر پاڵپشتێتی بۆیە ترسێکی گەورەیان هەیە. ئەوەش ئینشاڵڵا نیشانە سەرکەوتنە. هاوڵاتیانیش داوا دەکەن لە ڕۆژی دەنگداندا تۆڵەی خۆیان لەو کەسانە بکەنەوە کە ئەم کوردستانیان تووشی دەیان قەیران کردووە و دەشڵێن پێویستە هاوڵاتیان سەیری ڕابردووی هەر کاندیدێک بکات ئەو کات دەنگی پێ بدات. بۆ بە ڕۆژێکی تۆڵە سندنەوە خەڵک دەبێت خەڵکی تاکی ئەم وڵاتە دەبێت هۆشیار بێ، ئەو ڕۆژە خراپەکانیان لەبیر نەچێت، تۆڵە بسێننەوە لەو حزبانەی کە وایان کردووە بەم وڵاتە ئەو کارەساتەیان خوڵخاندووە. بە قەنەعەتی من دەنگدان خەڵکیش کە بچێتە سەر سنووقەکانی دەنگدان دەبێت تۆڵە بکەنەوە لەو لایەنانە کە ئەو کارەساتیان هێناوە بەسەر ئەم وڵاتە. مەسەلەن لە چ حیزبێکی کاندیدا دەبێت حیزبەکە لە خۆی بزانی ئەو شەخصە چێ و چێنی تاولێ کۆریبی تۆ بزانی ئینسانەکەکە ئیش دۆ میلەتەکەی دەکا ئەوە دەگەڕێتەوە سەر حیزبەکەی خۆی. هاوڵاتیش دەبی لێ بکرد. ئێستا لۆ نمونە ئەمن دەنگ بێکی بدەم دەبی بزانم ئەو شەخصە باشە خراپە، بزانم چێ نەگلەوەی کە بەس بچم سەعەتی لۆ بدەم هاتیە گوتیە مەسەلەن شتەکە دەدەمێ بڕۆ دەنگم پێ بدە. ئەوە با هیچ ئینسانێک دەنگ بۆ کەسێ نەدا کە شتێکی مەسەلەن بە مادیبی بۆ شتانەبی، ئەساس ئەوەیە کە ئیش لۆ میلەتەکەی بکە. کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی لە ڕابردوودا لە چەندین وێزگەی سەخت و پۆست و پلەی جیاوازدا تاقیق کراونەتەوە و پێیدا تێپەڕ بوونە کە بەشایەتی دۆست و دوژمن کۆمەڵ لە وێزگە سەختەکاندا خۆڕاگر بووە و سازشی لەسەر هەڵوێستەکانی نەکردووە و کێو جوڵاوە کۆمەڵ نەجوڵاوە. بەرپرسەکانیشی لە حکوومەت و پەرلەمان نە هەڕەشە و نەگوڕۆشە نەیان ترساندوون، نە پۆست و پارەش هەڵی خلیسکاندون و نە لە خشتەی بردوون. ئێستاش کاتی ئەوەیە هاوڵاتیان و دەنگدەران پاداشتی ئەم هەڵوێستانەی کۆمەڵ و کاندیدانی لەدەی ئەم مانگە و لەسەر سندوقەکانی دەنگدان بدەنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.